سڵاوتان لێبێت و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان لەگەڵتانە بەردەوامین بۆ گواستنەوەی ڕووداوە زانستیەکانی دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کوردستان وەک لێرەدا نووسراوە بۆ نەخۆشیەکانی دڵ لێرە لە هۆتێل گراند ملینیۆم شاری جوان کە کۆنفرانسەکە کۆمەڵێک سپۆنسەری زانستی و کۆمەڵێکی تری ئابووری هەیە و ئێمەش وەک دەستگای میدیایی کورتسات هەڵساوین بە ئەرکی سپۆنسەری میدیایی ئەم بۆنە زانستیە وەک هەموو بۆنێکی تری زانستی کە بەڕێواچێت لە خزمەتی زانستخوازاندای با خۆشحاڵیەکی زۆرەوە بەڕێز دکتۆر موسەنا قوڕیشی سەرۆکی کۆمەڵەی عێراقی بۆ پزیشکانی دڵ و سنگ لێرە میوانە لەگەڵمانە پاشکەمێکی تر گفتوگۆکەمان بە زمانی ئینگلیزی دەست پێکەم و بە سواسە بۆ کاکێ من کە ئەرکی تەرجەمەکردنی ئەم دیدارەش لە ئەستەوە گرێت دێر دکتۆر موسەنا دکتۆر موسەنا سەرۆکی کۆمەڵەی دڵ و سنگی عێراقی بەخێر بێت بۆ شاری خۆت بەخێر بێت بۆ شاری سلێمانی بەخێر بێن خۆشحاڵم لێرە بم زۆر سپاس دەکەن خۆشحاڵین و سەربەرزین کە تۆ لێرەیت شارێکی زۆر جوانە زۆر سپاس ئەەکەین شتێکی خۆشە کە شتێکی وە بڵێ سەبارەت بە سلێمانی دکتۆر سلێمانی بە حکمی ئەوەی کە تۆ سەرۆکی کۆمەڵەی نەخۆشیەکانی دڵ و سنگی عێراقی و هەروە نەشتەرگەریەکانی دڵی ئەگەر ناوەکە دروست بێت تۆ یەکێکی لەو ئەو لە نەزانستیانی کە سپۆنسەری کۆنفرانسەکە دەکەن دەمەوێت چاوپێکەوتەکەمان دەست پێ بکەین بە باسکردنی پشتیوانیکردنی زانستی کۆنفرانسەکە ئەو فاندەرە یاخۆد ئەو پاڵپشتە زانستیە چین کە پشتیوانی لەم کۆنفرانسە دەکەن بەڵێ کۆمەڵەی نەخۆشیەکانی دڵ و سنگی عێراقی و هەروەها زانکۆی زانکۆی کۆلێجی پزیشکی لە وڵاتی لە بەریتانیا و هەروەها کنگس کۆلێجی پزیشکی لە بەریتانیا و بە هەماهەنگی نێوان ئەوان و چەند ناوەندێکی تری چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ لە کوردستان و عێراق و هەولێر و سلێمانی و بە هەماهەنگی و هاوکاری نێوان دکتۆر ئارام و دکتۆر شێرکۆ میرۆ و سەڵا سەنجاری و هەموو هاوڕێ ڕێزارەکانی تر کار دەکەین بۆ پشتیوانیکردن لەم کۆنفرانسە کە سێ ڕۆژ دەخێنێت کۆنفرانسەکە نزیکەی 50 بەش لە خۆ دەگرێت سەبارەت بە باسکردنی کۆمەڵێک بابەتی تایبەت بە نەخۆشیەکانی دڵ و نەخۆشیەکانی تری غەیرە دڵ و هەروەها نەخۆشی تری جیاوازی دڵ 6 حاڵەتی زیندوو لە سنتەرە جیاوازەکانی نەخۆشیەکانی دڵی هەولێر و سلێمانی و کەرکووکە لە خۆ دەگرێت و پێشکەش دەکرێن هەروەها نەخۆشیەکانی شریانی تاجی شاخنواری و هەروەها هەروەها تەدەخولکردنی چارەسەری شاخوێنبەری و هەروەها سێ وەرکشۆپمان هەیە دەروەها هاوبەشەکانمان لە ڕۆیال کۆلێجەوە بە هەمان شێوە بەشداری دەکەن لەگەڵمان ئازیزم دەمەوێت پرسیارێکت لێ بکەم سەبارەت بە ئەو حاڵەتە زیندوانەی ناشتەرگەری کە ئێوە ئەنجامەی دەدەن بە تایبەتی کە لە ناو هۆڵی کۆنفرانسەکەدا پێشکەش دەکرێن ئەوەی کە ئێمە لە کۆنفرانسەکانی ترە بینیومانە بە تایبەتی ئێمە وەکو کورسات کە پاڵپشتی لە ئەنجامدانی بۆ نەزانستی پزیشکیەکان دەکەین ئامادەش بین لە وەرکشۆپە زانستیەکانە بەڵام چ شتێک هەیە کە نوێ و تازە بێت کە ئێوە لە ڕێگەی ئەو حاڵەتە زیندوانەوە کە لە ژوورەکەی نەشتەرگەری لە نەخۆشخانەکانەوە ئەنجام دەدرێن و بە شێوەیەکی زیندوو لە هۆڵی کۆنفرانسەکەدا نمایش دەکرێت بۆچی؟ لە ڕاستی داوا ئەزمونێکی زۆر سەرڕانکێشە بۆ هەمومان بۆ ئەوانەی کە نەشتەرگەریەکان جا بدان و ئەو بینەرانەشی کە لە کۆنفرانسەکە ئامادەنە بۆ ئەوەی پیشانیان بدەین کە بە چلی هاتووی و کارامەیەک ئەو نەشتەرگەریانە ئەنجام دەدرێت بۆ ئاڵۆگۆڕکردنی ئەزمون و شارەزایی لە نێوان
نەشتەرگەرەکان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەشتەرگەریەکە ئەنجام دەدەن لەگەڵ ئەوانەی تر کە مەبەستیانە ئاگادار و ئاشنا بن بۆ حاڵەتە ئەوە ژوا دەکات ئەو بۆشایی کە هەیە کەم ببێتەوە لە نێوانەوە جیاوازەکانە بەتایبەتی ئەوانەی کە خاوەن ئەزمون و شارەزایی زۆرن لەگەڵ نەوەی نوێ کە لە بواری نەخۆشیەکانی دڵدا کار دەکەن بە تایبەتی خوێندکارانی خوێندنی باڵا ئەوە وایان لێ دەکات کە کار بکەن و ئەزمون و شارەزایی زیاتر بەدەست بهێن و وایان لێ ئەکات ئەزمونێکی زیاتر بەدەست بهێنن بە تایبەتی لە بواری ئەنجامدانی نەشتەرگەری بۆ چاسکردن نەخۆشیەکانی دڵ کەواتە ئەمە یەکێکە لەو ئامانجانەی کە لە ڕێگەی پەخشکردنی نەشتەرگەریەکانەوە هەڵدەدرێت بەدی بهێنرێت ئێوە لە ناو ژوورەکەی نەشتەرگەریدا نەشتەرگەری ئەنجام دەدەنە ئایا هەموو ئەوانە ئێمە ئەو نەخۆشیانەوە نەشتەرگەر هەمووی لە کوردستان و لە عێراق ئەنجام دراو نەک لە دەرەوەی وڵاتە کەواتە ئەنجامدانی ئەو نەشتەرگەر لەلایەن کۆمەڵە پزیشکێکی ناوخۆیی کوردستانی و عێراقی ئەنجام دەدرێن وایە وا لە ناو هەوڵەکانی نەشتەرگەریدا نەشتەرگەریەکە ئەنجام دەدەنە بەڵێ لە ژوورەکانی تایبەت بە ئەنجامدانی نەشتەرگەری قەستەرە ئەنجام دەدرێن و ڕاستەوخۆ دەگوازیرەوە بۆ هۆڵی سەرەکی کۆنفرانسەکە لێرە و هەروەها ژوورێکیشمان هەیە و بە شێوەیەکی ئاکتیڤ کاریان لەگەڵ دەکرێت و بەتایبەتی ئەوانەی کە نەشتەرگەریەکە ئەنجام دەدان و چەند لایەنێکی جیاوازی نەشتەرگەریەکە پێشکەش دەکەن کەواتە ئەو کەسانەی کە نەشتەرگەریەکان ئەنجام دەدەن کە نەشتەرگەری بۆ نەخۆشیەکانی دڵ ئەنجام دەدەن لە ڕاستیدا ئەوان نەشتەرگەر بەڵکو تەدەخولێکی نەشتەرگەریانەیە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ و ئەو پسپۆڕەکانن یاخودا بڵێن پسپۆڕەکان کە ئەتوانن ئەو کارە ئەنجام بدەن یا ئەو نەشتەرە گەریە ئەنجام دەدەن بە تایبەتی لەو هۆڵەیە یا لە ژوورەیە کە نەشتەرگەری قەستەری تێتە ئەنجام دەدرێت و ئەمەش ئەتوانی بڵێن ئەوانە ڕەنگە کتیاندا بێت پسپۆڕێکی زۆریان هەبێت و گەورەی پزیشکەکانی تر بێت ئەوانەی کە لەناو هۆڵەکەتان کە زۆربەی زۆریان پزیشکی ئازبەرزن و بە زۆربەی زۆریشیان ئەزمونێکی زۆریانەیە لە بواری ئەنجامدانی نەشتەرگەریەکانی دڵدا و هاتوون بۆ ئەوەی کە ئەزمون و شارەزایی خۆیان بەش بکەن و بەشداری پێ بکەن لەگەڵ پزیشکەکانی تردا لە بواری ئەنجامدانی پزیشکیدا کەواتە ئەمەش گۆڕین و ئاڵوگۆڕکردنی ئەزمون و شارەزاییە لە نێوان پزیشکەکاندا لەم ناوچەدە بە تایبەتی لەلایەن ئەو کەسانەبەی کە لەو بوارەدا بە ئەزمون و شارەزان بەڵێ ئەوە یارمەتی دەرە بۆ کۆمکردنەوەی بۆشایی ئەو کەلێنەی کە هەیە لە نێوان نەوە جیاوازەکاندا و سەبارەت بە بینەران یاخود ئەو جەماوەرەی کە ئامادەن لە کۆنفرانسەکەدا نەکتەنی ئەوانەی کە نەشتەرگەری ئەنجامەدەن لە هۆڵی نەشتەرگەریدا لە بیرمە توتی ئێوە کۆمەڵک پزیشکمان لەگەڵە لە هەولێر و لە دۆهۆکەوە و ئایا جەماوەرەکە و بینەران تەنیا خەڵکی سلێمانین یان خەڵکی شوێنەکانی ترن نەخێر لە چەند پارێزگایەکی تری جیاوازی عێراقەواتون لە بەغدادەوە لە باشوور و ناوەڕاست و خۆرئاوای عێراقەواتون هەروەها لە بەریتانیاوە لە لوبنانەوە هەروەها لە هندستانەوە لە سویدەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاشەوە هاتوون و بەژارێکە دڵم کۆنفرانسەدا ئەوە لە هەمان کاتە قسەکەریشن یا بەسەنیاتون ئامادە بن زۆربەی زۆری ئەو پزیشکانەی کە لە دەرەوەی عێراقەوە هاتوون قسەکەرن و وتیانێ لە ناو کۆنفرانسەکەدا هەڵسەنگاندنیان چۆنە مەزەندە و خەمڵاندنیان چۆنە بۆ بەشداربووانی ئەم کۆنفرانسە و خەمڵاندنی و مەزەندەوە ژمارەکان چەندێکە کە لێرە کۆنفرانسەکانمان نزیکەی 200 کەسێکن نزیکەی 200 کەسن و ئەوانەشی کە نەشتەرگەریەکان ئەجاددان بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ ژمارەیەکی باشن هەروەکو پێم بتون خەڵکانێکمان کەوانەیە گشتی دەڵێنەوە بۆ چۆنوتی چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ و بە تایبەتی ئەوانەیە کە دڵیان وەک پێویست کار ناکاتی چۆن چارەسەری نەخۆشیەکانی دڵ دەکەن وەکو ترپەکانی دڵ و ناڕێکی ترپەکانی دڵ واتە کۆمەڵە بابەتێکی جیاوازن هەوڵ دەدرێتە هەموو نەخۆشیەکانی تایبەت بە دڵ باس بکرێن و کەڤەر بکرێن. یەکێک لەو واتە بۆ نمونە کاتێکە تۆ هەناسە هەڵدەکێشێت و هەناسە دەدەیتەوانێت ئەگەر ئەو کارە نەکەی ژیانە دەوەستێت بەڵام لەگەڵ ئەوەشدا دڵ
سنتەری تەواوی جەستەی مرۆڤ ئەگەر دڵ لە لێدان بکەوێتە ئەوە ئەتوانین بڵێن ئەو کەسە لە ڕووی جەستەی ئەوانێ لە ڕووی فیزیکیەوە چی تێکار ناکات و بە کاریگەریە لەسەر هەتەواوی بەشەکانی تری لەشی مرۆڤ. پرسیارەکەی من لەو بارەوە ئەوەیە ئایا ئێوە هیچ کەسێکی ترتان لەگەڵدایە کە پسپۆڕی هەبێ لە بەشێکی تری جیاواز لە نەخۆشیەکانی دڵ؟ بەڵێ ئێمە چەند هاوڕێ و دۆستێکمان لەگەڵدایە کە پسپۆڕی جیاوازیان هەیە بۆ نمونە لە بواری نەخۆشیەکانی گەرچیلە هەروەها ئەنجامدانین نەشتەرگەریە گشتیەکان ئەوانەی کە پسپۆڕن لە ئەنجامدانی نەشتەرگەریەکانی دڵ و نەشتەرگەریە گشتیەکاندا و هەروەها ئەوانەی کە پسپۆڕن لە نەخۆشی هەناویەکانی و ئەو پسپۆڕە جیاوازانەیە کە ئەوانەیەش لێرەن هەمویان لێرەن بۆ ئەوەی کە ئەزمموی و خۆیان وشانی ئەزانیارێکی خۆیان لەگەڵ ئێوە بەش بکەن یا خۆت زانیاری لە ئێوە وەربگرنم. خۆتان دەزانن کە ئەندامە جیاوازەکانی لەشی مرۆڤ هەمویان پەیوەندیان بەیەکەوە هەیە و دڵ کاریگەری هەیە لەسەر گورچی لەو نەخۆشیەکانی گورچیلەش کاریگەریان هەیە لەسەر کەواتە هەماهەنگی و هاوکاری لە نێوان پسپۆڕانی دڵ و پسپۆڕانی گورچیلە لە ئارادا دەبێت و بۆ ئەوەی کە بتوانین پێکەوە نەخۆشەکانمان چارەسەر بکەین چکە نەخۆشەکانمان تەنیا نەخۆشی دڵیان نییە بەڵکو جەستیان هەیە کۆمەڵێک نەخۆشی جیاواز تووشیان دەبێت و هەروە بۆ نمونە نەخۆشیەکانی دەمار و هەروەها ئەوانش لێرە ئامادەن نەخێر بەڵام ئێمە بۆ نمونە پسپۆڕمان هەیە لە بواری نەخۆشیە گشتیەکاندا هیچ پسپۆڕێکمان لە بواری کارکردنی تۆدا کاتێککە تۆ دیت بەشداری کردووە لە کۆنفرانسەکەدا و بێگومان تۆ لە عێراقدا بەشداریت کردو لە چەند کۆنفرانسێکی تریشدا ئەمێ بیر و بۆ چوونی تۆ بزانم سەبارەت بە ناوەڕۆک و ئەو بابەتە زانستیانەی کە لەم کۆنفرانسەدا تاوتۆ دەکرێن و باس دەکرێن و بەراوردی بکەیت لەگەڵ ئەو کۆنفرانسانی کە لە شوێنەکانی تر ئەنجام دەدرێن. لە ڕاستیدا ئەگەر ڕاشکاوانە قسە بکەنم کۆنفرانسی کە لێرە ساز دەکرێت وەرەوەها لە بەغا و لە هەولێر و لە دهۆک لە ڕاستیدا زۆر لە یەکتری جیاواز نین بە تایبەتی لە ڕووی ئەو ستانداردانەوەی کە کاریان پێکرێت و هەروەها بەراوردکردنیشیان بە ئەو کۆنفرانسی نەدەڵەتیانەکە لە دەرەوەی عێراق ئەنجام دەدرێت بە تایبەتی لە ماوەی 5-6 ساڵی ڕابردوودا ئەنجام دراونە بە درێژای ئەو ساڵانە ئەزمون و شارەزایی زیاترمان بەدەستێناوە و زیاتر فێر بووین بۆ سوودوەرگرتن و ڕێخستنی چەندین دیدار و چاوپێککەوتنی پزیشکی و زانستی بۆیە ئێمە لە ئێستادا ئەتوانە بڵێنی شانازی بۆ دەکەین کە ئەنجاممانتاوە و ئەنجامی ئەدەدەین و زیاتر فێرە بین و پێویستمان بەوەی کە زیاتریش فێر بین بۆ ئەوەی ئەزمون و شارەزای زیاتر بەدەست بهێنین بۆ ئەوەی بتوانین زیاتر و زیاتر کۆنفرانسی پزیشکی ڕێک بخێن و ئەنجام بدەین بۆ ئەوەی بگەین بە بەرزترین ئاستی زانستی کە پێویستمان پێێتی پێی بگەین. هەروەکو خۆمان نەزانین لێهاتووی و کارامەیی پسپۆڕانی نەخۆشی دڵ و نەشتەرگەرانی نەخۆشیەکانی دڵ ئەمانە کەسانێکن کە پێویستیان بە باگراوندێکی زانستی باشەیە و کاتێکیش کە باسی زانست دەکەن بە تایبەتی لە بواری پزیشکیدا باز لە توێژینەوە ئەەکەین و دووبارە لە سەرۆکی کۆمەڵی دڵ و سنگی عێراقی دەکەم ئایا ئاستی زانستی و توێژینە زانستیانەی کە لە ناو وڵاتەکەمانتە ئەنجام دەدرێت چۆنە بەلایکۆ لە ڕاستیدا گەر بە ڕاشکاوانە قسە لەگەڵ بکەم ئێمە ئەتوانە بڵێم لەم بوارەدا کەم و کوڕیمانە لە بەر چەند هۆیەکە چونکە ئێمە هێشتا لە بواری توێژینەوەدا لە بەشی دواوەی وڵاتەکانی جیهانین ئەوەش لە بەر چەند هۆیەک وەکو فەندین واتە پاڵپشتی دارایی و هەروەها بەهۆی نەبوونی خواست و ئارۆزوی هاوڕێیان و هاوکارانمان لە بوارە پزیشکیەکاندا بۆ ئەنجامدانی توێژین و بڵاوکردنەوەی توێژینەوەکانیان پێویستمان بکاتە بەڵام ئێمە لەسەر ڕێگا ڕاستەکەین و تا کوێسەش لەسەر ڕێگا ڕاستەکەین. لە ئەجندای کۆنفرانسەکە ئەبینم کە وەرکشۆپێکتان هەیە کە پەیوەندی بە پرەنسیپ و بنەماکانی نووسینەوە ئەنجامدانی توێژینەوە هەیە. ئەم کۆنفرانسە چۆن دەتوانێت هاوکاری پزیشکەکان بکاتە بۆ ئەوەی کە
ڕێگایەکی ڕاست و ڕێبازێکی ڕاست و دروستدا بڕێژێ بۆ ئەوەی کە توێژینەوەی زیاتر و توێژینەوەی زانستی بە شێوازیەکی باشتر بۆ دوڕۆژی عێراق و مرۆڤەکان لە عێراق و لە کوردستان ئەنجام بدرێت. زۆر ڕاستە هەر لەبەر ئەوەشە لەبەر ئەوەشە ئێمە وانە دەڵێنەوە سەبارەت بە چۆنێتی نووسینەوە ئەنجامدانی توێژینەوە بۆ ئەوەی پسیشکە پسپۆڕەکانمان فێر بکەین کە بزانن چۆن دەتوانن توێژینەوەی زانستی بنووسن و ئەشارەزای ئۆزموی زیاتر سەبارەت بە توێژینەوە زانستیەکان بەدەست بێنن چۆن توێژینەوە بنووسن چۆن توێژینەوەکان بڵاو بکەنەوە. بۆیە پێویستمان بەوە هەیە ئاستەکانمان لەم بارەیە باشکەن. پێت وایە ئەو کۆنفرانسی یارمەتی دەربێت بە ئەو بوارە بەڵێن بێگومان. هەر وەکو پێشتر باست کرد ئێوە سێ وەرکشۆپتانە هەیە یەکێکیان سەبارەت بە پرەنسیپەکانی نووسینەوەی توێژینەوەی زانستیە و بەڵام کاتمە ئێرە بینیم وەرکشۆپێکی ترتان هەیە سەبارەت بە کۆرسەکانی پێشووتر ئەمە وەرکشۆپیان بۆ ئەوەیە ئەو کەسانی کە کۆلێجی پزیشکیان تەواو کردووە بۆ ئەوەیە فێریان بکەین کە چۆن بتوانن بەشداری بکەن لە تاقیکردنەوەکانی ڕۆیال کۆلێجی لە بەریتانیا و بتوانن لە تاقیکردنەوەکاندا سەرکەوتوو بن و دەربچن. گرنگی ئەو تاقیکردنەوەیە چییە؟ و هەروەها سەرکەوتن و دەرچوون بۆ لەو تاقیکردنەوە بۆ پزیشکەکانی عێراق لە چیدا خۆتە دەزانیت ئەو تاقیکردنەوەیە کە لە کۆلێجێکی دانپێنراوی وەکو ڕۆیال کۆلێج کە پێوترە FRCS و بە تایبەتی لە کۆلێجێکی پزیشکی ئەوە زۆر ناسراوە دەرچوون لەو تاقیکردنەوە و یارمەتیان پزیشکەکانمان بۆ دەرچوون لەو تاقیکردنەوەی وا دەکاتە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی دانە پێدا بنرێت و بڕوانامی نێودەوڵەتی بەدەست بهێننە. ئەوە وا دەکات کە بتوانن کار بکەن لە عێراق و لە دەرەوەی عێراقیش ئەگەر بیانەوێت و ئارزوی ئەویان هەبێ لە دەرەوەی عێراق کار بکەن. کەواتە دەرچوون و سەرکەوتن لەو تاقیکردنەوە یارمەتی دکتۆرەکانمان دەدات کە لە دکتۆرێکی ناوخۆیە ببن بە دکتۆرێکی نێودەوڵەتی و بڕوانامی نێودەوڵەتیش بەدەست بهێنێت. بۆ ئەمەش بەشێکە لە ئەرکەکەی ئێمە بەشێکە لە کارەکان بۆ ئەوەی کە ئەو لایەنش باشکەین. باشان دووبارە لە ڕێگەی ئەجندای کۆنفرانسەکەەوە بۆم دەرکەوت کە وەرکشۆپێکی ترتانەیە سەبارەت بە کۆرسێک وەرکشۆپێک ترتانە سەبارەت بە ئەنجامدانی کۆرسی پێشکەوت و سوودی چیەوە؟ ئەوە پزیشکەکانمان و هەروەها پسپۆڕەکان و پزیشکە گەورەکانمان فێر دەکات یارمەتیان دەدات کە بزانن چۆن ئەتوانن مامەڵە بکەن لەگەڵ وایان لێ دەکات کە فێر بزانن چۆن ئەتوانن نەخۆشێک چارەسەر بکەن کە لە پڕ تووشی نەخۆشیێکی دڵ دەبێت، چۆن دەکرێت مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتەدا بکەن و تەدەخولی پزیشکی ئەنجام بدەن و بتوانن نیشانە جیاوازەکانی نەخۆشیەکانی دڵ و ترپەکان و ئەو تێکچوونی لە ترپەکانی دڵدا ڕوودەدات دەستنیشانی بکەن. ئەوە کارێکی زۆر گرنگ و هەستیارە بە تایبەتی بۆ پزیشکێک بۆ دکتۆرێک کە کار دەکات لێکەی نەخۆشیەکانی دڵ و هەروەها لێکەی چاودێریکردنی ورد و چڕ زۆر گرنگە بۆ ئەوان. بۆیە حەز دەکەم هەلی ئەوەت پێ بدەم ئەگەر هەر شتێکت هەبێ هەرجەوتەیەکت هەبێت بیڵی سەبارەت بەم کۆنفرانسە لە بیری نەبوو بێت. لە ڕاستیدا من ئەڵێم من شانازی بۆ دەکەم کە توانیمە بەشداری بکەم و لەم کۆنفرانسەدا بەشداری بکەم لە ڕێخستنی ئەم کۆنفرانسەدا کە دیدار و چاوپێکەوتنێکی زۆر جوانە لە کوردستان و بە بەشداری کۆمەڵی دڵ و سنگی عێراقی لەو کۆمەڵێ ئێمە هەمیشە بە بەردەوامی پشتیوانی دەکەین لە ئەنجامدان ڕێخستنی هەموو جۆرە دیدارێکی زانستی و پزیشکی بە تایبەتی لە هەرێمی کوردستانی جوان و شیرین. دکتۆر موسەنا قوڕیشی سەرۆکی کۆمەڵەی نەخۆشیەکانی سنگ و دڵی عێراقی خۆشحاڵ و سەبەرز بین کە وەکو میوانە لەگەڵمانە بیت بۆ ئەم پرۆگرامەیە. زۆر سپاس دەکەین دووبارە زۆر سپاس خۆشحاڵم لێرە بم. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان دیدارێکی کورت بوو لەگەڵ بەڕێز دکتۆر موسەنا قوڕیشی سەرۆکی کۆمەڵەی عێراقی بۆ پزیشکانی دڵ و سنگ. بە سوپاسێکی زۆرەوە کە باسی لە ناوەخنی زانستی
دووهەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کوردستان کرد بۆ نەخۆشیەکانی دڵ. هەتا دیدارێکی تر لەم کۆنفرانسە و میوانێکی تر ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکار و برایانی پشت کامێرە و برایانی کە لایڤە گوازنەوە و برایانی کە لە کورتسات لە دەستگای میدیای کورتساتەوە خەریکی ئەم کارن. ڕێز و حرمەتمان قوڵ فەرمونون بەخواتان ئەسپێرم.